بەناوی خوای بەرز و بیاوتا سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست، خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەی کینۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ بە تەوەرێکی تایبەت و کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن هیوای سەلامەتی و تەندروستیتان بۆ دەخوازیم. ئەمڕۆ پەیامی ڕۆژمان تەرخان کردووە لەسەر ڕاگەیاندنی تیر و پشکی ئەوانەی کە توانیویانە پلەیەکی باش لە پرۆژەی پرشنگی فەرموودە بەدەست بێنن کە پرشنگی فەرموودە پرۆژەیەکی تایبەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوو کە دەمێک بوو لە پێش ڕەمەزانەوە توانیان لە ناوەندی ڕەمەزان و ڕێکلامێکی باشیان بۆ کرد نزیک بە 3-4 هزار کەس لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچەکان بەشداریان لەم تاقیکردنەوەیدا کرد ئەوەی کە بینیمان نمونەیەکی جوان لە بکایی پەروەردەیە پێشکەشی خەڵکی هەرێمی کوردستانیان کردووە. خەڵکێکی زۆر پلەی 100 یاخۆت 99-98یان بەدەستێناوە بۆ ئەمڕۆ تیر و پشکیان بۆ دەکەین بە پێی پلان نزیک بە 50 کەس خەڵاتی تایبەت وەردەگرن بۆ بە تایبەتی هەمووانتان کە بەشدار بوون لەم تاقیکردنەوەیدا و بە تایبەتی هەمووانتان کە پلەی باشتان بەدەستێناوە ئەمڕۆ لەگەڵمان نابن بۆی کە بزانین کێ چانسی ئەوەی هەیە بتوانێت ببێتە کەسی یەکەم و لێرە قسە لەسەرەوە دەکەین لەگەڵەوانی کە لێرە میوانمانن بە تایبەتی بزانین خەڵاتەکانیان چین، چۆن ئەم پرۆژیان ساز کرد، چۆن بەڕێوەیان برد، توانیان کۆنتترۆلی ئەم تاقیکردنەوەی بکەن لە هەموو شار و شارچەکان کی هاوکاریان بوو، ئەوانەی بەشدار بوون کێ بوون، ئایا ئەم پرۆژەیە تا چەندە خزمەت بوو بە کادرەکانی کۆمەڵ ئیسلامی یاخۆت بە خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی و هەمووانەی کە عاشق و خۆشەویستی فەرموودەکانی پێغەمبەرمانن درودی خوای لەسەر بێت. بەڵێ دەست خۆش بەڵە بەڕێزان لەگەڵم تەوەرە تایبەتەدا کۆمەڵەیەک زانیاری و بابەتی دیکەمان دەبێت سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشەوا فەرموون با پێکەوە بینەربین. دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان. لێرە ئەوانەی کە میوانمان لەسەر و تەوەرە تابەتی کە ئاماژەمان پێکردن سەرپەرشتیاران و ڕێخەران و بەڕێبەرانی ئیداری پرۆژەی پرشنگی فەرموودەن کە دیارە ئەم پرۆژەیە کە بەڕێوەچوو لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە شار و شارچوە جیاوازەکان هەرچەندە ڕێژەی بەشداربووان کەم بوو بێ بەڵام دوجار توانایەکی مرۆیی باش خەڵکانێکی دڵسۆز لە پشتیان پرۆژەوە بوون و توانیان ئەم پرۆژەیە بەسەرکەوتوانە ئەم ساڵ جێبەجێ بکەن. بۆ قسەکردن لەسەر ئەوەی کە ئایان پرۆژەیە چۆن دەستی پێکرد، چۆن بەڕێوەچوو، نەتیجەکانی چین، تەنانەت خەڵاتەکانیشتان چینەوانەتان کە پلەی باشتان بەدەستێناوە. لێرە سێ میوانمان هەیە کە ویش بەڕێز مامۆستا حەسەن عومەر سەرپەرشتیاری گشتی پرۆژەکە، وەروە کاڵە کامران سەرپەرشتیاری ئیداری پارێزگای سلێمانی و ئیدریس محەممەد سەرپەرشتیاری ئیداری پارێزگای هەولێر، چووکە بە دەرەجەیەک لە پارێزگای هەولێر بەشداریەکی زۆر هەبوو و دوایەوەش لە سلێمانی. مامۆستا حەسەن بەخێر بێت. کاڵەکان بەخێر بن، کاکی دیز بەخێر بێت. مامۆستا حەسەن پرۆژەکەتان بەسەرکەوتووی تەواو بوو؟ بسم الله الرحمن الرحیم. الحمد لله لەخوا بەزیاد بێ پرۆژەکەمان توانی ئامانجەکەی خۆی بپێکێت و لەو ماوەی کە کارمان لەسەر کرد ئەوەی کە
سواز بەخوای گەورە مشارەکە و بەشداربوویەکی زۆر باشمان هەبووە ئەم پرۆژەیە دەری خستکە لاوان و قوتابیان لە هەرێمی کوردستاندا شەیدا و خۆشەویستن بۆ فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لەگەڵمان لەسەر خەتن و وەکو جەنابتان لە سەرەتای قسەکان ئیشارەتان پێدا کە ئێمە ئەگەر ئیمکانیاتی مادی باش و توانای مادی باشمان لەبەردەستدا بێت لەوانەیە خەڵکێکی زۆر زیاتر لەو ژمارانەی کە دەگوترێت بەشداریمان لەگەڵدا بکات. ئەمە شوەکاری ئەوەیە کە دەکرێت بڵێن چەند دلیل و هۆکارێک هەبێت بۆی کە ئێمە بتوانین زیاتر لەو وارەدا خزمەت بکەین. یەکێک لەوانە پرۆسەی پەروەردەیە کە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا پرۆسەی پەروەردە خۆتان دەزانن بە ئاقارێکی زۆر خراپدا ڕۆشتووە. تاک لە هەرێمی کوردستاندا لە ڕووی دڵسۆزیەوە، لە ڕووی ڕازگۆییەوە، لە ڕووی ئەمانەت پارێزیەوە، لە ڕووی متمانەوە، لە ڕووی ئیرادەوە، لە ڕووی ئیدارەوە، لە هەموو ڕووەکانەوە بەڕاستی تووشی لاوازی بووە، تووشی شکست بووە، تووشی جۆرێک لە ڕووخان بووە و بەڕای ئێمەش ینی باشترین هۆکارێک باشترین وەسیلەیەک بۆەوەی کە تاک لە وڵاتەدا بینینەوە سەرخەتی خۆی و ئاشنایکەینەوە بە کەسایەتیەکی ڕاستەقینەی خۆی بە خاوەنی بوونی خۆی بریتە لە ئاشناکردنەوەی بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەمومان باش دەزانین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسایەتی ئینسان دروست دەکات و کەسایەتێکی ڕازگۆ دروست دەکات، کەسایەتێکی خاوەن ئیرادە دروست دەکات، کەسایەتێک دروست دەکات کە دوور بێت لە نەخۆشی، دوور بێت لە ناخۆشی بۆ مانای کە ژیان تەنها وا نەبینێت کە هەڵاتن بێت لە ناڕەحەتیەکان، بەڵکو دەیسان دەبێت لە بەرامبەر ناڕەحەتیەکاندا بوەستێت و بەرگە بگرێت. بەداخەوە کە ئەمڕۆکانە تاک لە وڵاتی ئێمەدا بە جۆرێک ئاراستە دەکرێت، بە جۆرێک هان دەدرێت کە توانای بەرگەی ژیان ناگرێەوە لە بەردەمی ناڕەحەتیەکاندا ناتوانێت خۆی بگرێت. ینی زۆربەی ئەو گەنجانەی کە ئەم وڵاتانە ئێمە بەجێ دێڵن، کوردستان بەجێ دێڵن، هەڵدێن بە وڵاتان بەڕاستی بێ ئومێد بوونە، بێ ئەمەل بوونە، نەمانی بتمانەیانە بەسەرکردە و بە پێشەنگەکانیان، ناڕازگۆبوونی خەڵکانی ئیداریانە کە بەڕێوان دەبن. یعنی هەموو ئەمانە بەڵگەی ئەوەیە کە ئێمە پێویستمان بەوەیە کە گەنج و تاکەکانی ئەم وڵاتی خۆمان ئاشناکەینەوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و بە فرمودەکانی پێغەمبەری خوا، بەڕێو شوێنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. گومانی تێدا نییە کە فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوحیان تێدایە، وزەیان تێدایە، کەسایەتیان تێدایە، توانایان تێدایە کە ئینسان بتوانێت دروست بکاتەوە، بتوانێت کە وەکو بڵێ تاکێکی دروست، تاکێکی بە ئەمەل، تاکێکی بە هیوا لە ئایندەدا پێشکەش بە کۆمەڵگا بکە. لەو سۆنگەیەوە ئێشەڵای ئێمە گومانمان وایە و کوڕێخرای قوتابیانی کوردستان کە لێرەوە دەمەوێت بەڕاستی هەر لە جەنابی سکرتێرەوە تا دەکاتە تەواوی دەستەی بەڕێوەبردن و مەکتەبی سکرتاری تەرەخلای قوتابیانی کوردستان و هەموو لەقەکانمان لەسەر تاسەری هەرێمی کوردستان کە پشتیوانێکی زۆر گەورە و سەرخەرێکی گەورەی ئەم پرۆژەیە بوون، بە شێوازێکی خۆبەخشانەی بەردەوام لە خزمەت ئەو پرۆژەیەدا بوون. ئەوە دەرخەری ئەوەیە کە گەنجی ئێمە، ئەو گەنجانەی کە لە دەستی ئێمەدا ئیش دەکەن، الحەمدولیلا گەنجانێکی دڵسۆزن، گەنجانێکی لە خۆبراون و بەردەوام ماندوو نابن کە ئەمە تاقیەکی زۆر باشە. و ئینشاڵڵا تەمەنا دەکەم کە بتوانین لە ساڵانی ئایندەدا پرۆژەی زۆر گەورەتر و چاکتر بە خزمەتکردن بە پرۆسەی پەروەردە لە لایەنی گەورەکردنی ڕوحی گەنجەکانمان پێشکەش بکەین ئینشاءڵڵا. چونکە من وا دەبینم وەکو تاکێک و هەمووکو کادیرێکی پەروەردەیش لە قوتابخانەدا کە مامۆستام، یعنی چەندین ساڵە مامۆستام لە قوتابخانەدا، هەست بە لاوازیەوە دەکەم کە پرۆسەی پەروەردە ینی بە شێوە گشتیەکەی لە سێکتەری خۆی لای داوە، هاتوۆتە خوارەوە لە ئیشە ئەسڵیەکەی لای داوە، بۆتە مەعمەعە، بۆتە بەرکەوتن و توانای خۆی لە دەستداوە بەڕاستی پرۆسەی پەروەردە و فێرکردن. جا ئێمە بۆی بتوانین تاکێکی دروستکەینەوە دەیە بەڕاستی هەمومان هاوکار بین، هەمومان دەستوارگر بین کە بۆی پرۆسەکە نەکەوێت. یعنی کەوتنی پرۆسەکە لە بەرژەوەندی کەسماندا نییە، کەوتنی پرۆسەکە لە بەرژەوەندی تاکی هەرێمی کوردستاندا نییە، لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا نییە. و نەمانی ڕێز و شکۆ لە بینی قوتابی و مامۆستادا، لە بینی فێرخواز و فێرکەردە، ینی هەموو ئەمانە پێیوەستە بەوەی کە بەڕاستی هەمومان پشتیوان بین. زۆر باشە مامۆستا، چەند کەس بەشداری لەم پرۆژەیە کردووە؟ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەو توانایە چی بوو کە توانێ ئەم پرۆژەیە لە سەرتاسەری هەرێمی کوردستان جێبەجێ بکە؟ هەرچەندە دواتر دەمەوێت ڕای ئەوەی کە وردەکاری تواناییەکەەوە لە ڕۆمادیەکەەوە پێویستیان بە پارەبێت لە ئیداریەکان بپرسم چکەوان باشتر دەزان بەگشتی چەند کەس بەشداری کرد. سپاس بەخوای گەورە بە عددی کولی ئەوەی کە بەشداری کرد لە پرۆژەکەماندا 4265 کەس مشارەکەی کردووە لەگەڵماندا کە ئەمە بۆ خۆی عددێکی دڵخۆشکەرە کە
ئەوە دەسەلمێنێت کە تاک لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی گەنجانمان ویستی ئەو بەشداریان هەیە کە بتوانن لە پرۆسە خێریەکاندا لە پرۆسە پەروەردەیەکاندا مشارەکە بکەن و بەشداریمان لەگەڵدا بکەن. عەدەدە خۆتان دیاریتان کرد تهدیدتان کرد؟ نەوەڵڵا ئەمە عەدەدەکەمان کراوە بوو، بەڵام ئاخر عەدەد کە ئێمە وەرمان گرت لە سەرتاسەر هەرێمی کوردستاندا و عەدەدە بەدەستی ئێمە گەیشتەوە ئاخر ژمارە. یعنی ئەمانە بەشداری نەتاقیکردنەوەکان هەموو کردووە. بەشێک لەوانە بەشداریان نەکردووە بەڵێ، بەڵام ئەمە کولیەن ئەوەی کە مشارەکەی پرۆژەکەی لەگەڵ کردوین تقریبا 4265 کەس ناوی خۆی لەگەڵ لا ئێمە تۆمار کردووە، بەڵام لەوانەیە بەشێک بە هۆکاری امتحاناتی قوتابخانە و جامیعەکانەوە کە بەشێکیان مشارەکەیان نەکرد لە تاقیکردنەوەکاندا. بەرحاڵ ئەوە بە ئێمە دەڵێت کە دەکرێت ئێمە ئالێتی باشتر و ئالێتی گونجاوتر و کاتی گونجاوتر بۆ کاتی تاقیکردنەوەکان دابنین، هەرچەند کە ئێمە پرۆژەکەمان ڕاگەیان کە ئیمتحانات و خوێندن ڕاگیرا بوو، ئەوە یەکێک بوو لە هۆکارەکان. بەڵام ماوسەگیان زۆر باشە ماوسا کاڵەخان دەمەوێت جەنابەت قسە لەسەر بەڕێوەچوونی پرۆسەیە بکەم پرۆژەیە لە سلێمانی چۆن بەڕێوەچوو بانگەوازکردنی لەوەی کە ئایا ڕاستە پەیام لە خزمەتانە بووە لە سۆشیال میدیاش ئەمڕۆ توانی بانگەوازێکی باشی بۆ بکەی، بەڵام ئایا هەموو کەس بیست بووی وە چۆنم خەڵکەتان کۆ کردەوە و ئەگەر چیتان پێویستە بۆی کەم پرۆژەیە فراوانتر بکەن، چکە ئێستەوە لە ناوڕۆک و لە کورۆکی شەکەدان ئەزانن بەچی ئەم پرۆژەیە فراوانترە بێت. بەڵێ بەناوی خاسەرەتا دەستخۆشتان لێ بکەم. سەرەتایی ڕاگەیانی پرۆژەکە وەکو ئاشکرایە هەر سەرەتا لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە ئێمە ڕکلامێکمان بڵاو کردەوە و زیاتر ئەوەی زۆری کە ئاشنا بوو پرۆژەکە لە ڕێگەی شاشەی پەیامەوە بوو، تەمەن لێرە و سوپاسیانەکەی و بەڕێگەی خۆمان لە گروپەکانە لە سۆشیال میدیاوە ڕکلامێکی باشمان بۆ کرد و ئەوەشی هەر لە ئەسنای تاکردنەوەکانە کە من پرسیارم لە تەلەبەکانە کرد چۆن ئاشنای ئەم پرۆژە بووی، چۆن پێت زانی، چۆن زانیت ئەمە هەیە، وتی سەرەتا لە پەیامەوە بینیومە. دیارە ئەمە ئیتر کە ڕکلامەکە کرا کەس خەڵکێکی زۆر بەشداری کرد، هەر ڕاستە خۆ دوای ئەوە تەلەفۆنات و ئیتر خەڵکێکی زۆر تەلەفۆنی ئەکرد نامەر بنووسن بۆ ئەو پرۆژەیە، ئیتر زیاتر لە ڕێگەی ئەو بووە لە ڕێگەی سۆشیال میدیاشەوە بوو و لە ڕێگەی هەر خۆشمان وەکو خۆمان یعنی لە ئەکاونتی خۆمان ڕکلامان بۆ پرۆژەکە ئەکرد. ڕێژەی بەشداریکردن لە سلێمانی چۆن بوو؟ وەڵاهی الحەمدوللا زۆر باش بوو. سەرەتاوە تەمەن لە سلێمانی ئەوەی کە من چکە ئەوەی کە ناوی ئەنووسی من وەکو خۆم بوو کاکشوان بوو لە ناو ڕێکخراوە ناوەکانمان ئەنووسی تەلەفۆنمان بۆ ئەکرا. ئەمە لەسەر جەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان هەبوو؟ لە هەموو ناوەندەکان هەبوو، لە هەموو ناوەندەکان ژمارەدا ئەنرا تەلەفۆن پەیوەندیان لە چ شارێک هەبوو کە زۆرترین ژمارە وەکوی ئاشکرای لە هەولێر بووە، بەڵام لە سلێمانی تقریبا 400 کەس تەلەفۆنیان کرد بوو ناویان نووسی بوو. ئیتر لەو 400 کەسە تقریبا زۆری هاتبوون، بەڵام ئیتر زۆرێکی وەکو ماوسا حەسەنیش ئاماژە پێە بە بۆنی ئیمتیحان و ناوەندی سلێمانی. بەڵێ ئەمە ناوەندی سلێمانی باشە بە هۆکاری ئیمتیحاناتەوە شتانەوە ڕێژەیەک بەشداری نەکرد، بەڵام الحەمدوللا باش بوو. پارێزگای هەڵەبجەش هەر بە تەنهایانی بەجیا ئەم تاقیکردنەوەیان ئەنجامیە یاخود دەویش هەر لەسەر ناوەندی سلێمانی بوو؟ نا پارێزگای هەڵەبجەش و خۆیان بەشداریان کرد. زۆر باش هەموو هەر شوێنێک ناوەندمان هەبوو بێ بەشداری کردو. هەندێک فۆتۆ بڵاو کرانەوە کە هەبوو پابەند نابوو بە حیجابەوە، بەڵام دەبینی بەشداریان تاقیکردنەوەی تیا بوو. کێ بوونەوانی کە بەشداریان دەکرد؟ ئەوەندێک کە لە مەیدانەکانە لە شوێن تاقیکردنەوەکانە حزورتان هەبوو دەتان بینی؟ وەڵاهی جا ئامانجمان ئەوە نەبوو کە حیجاب بەسەر بەشداری بکە، کەسێک دیندار بێ پابەندی دین بە بەشداری بکە یان شتێک لەو بابەتە، نا ئەومان ڕەچاو نەکرده بوو. ئامانجی ئێمە لە پرۆژەکە ئەوە بوو کە نەوەی نوێ ئاشناکەینەوە بە ڕێباز و بە کردارەکان و بە سنەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەلام. ئێمە ئامانجمان تەنها ئەوە بووە، ئەوەشی کە بەشداری کردووە لێمان نەپرسیوە سەر بەکوێیت وەچیت و بۆ جلو شێوازی جلوبەرگ و ئەوانت ئەوەیە. تەنها ئامانجمانەوە بووە کە ئاشناکەینەوە بۆ سنەت و بۆ ڕێبازی کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی و سەلەم بێتت لە تەمەنی بچووک لە بەتەمەن ینی ئەمانت کە جێگەی ینی بۆ خۆت وەستان بێ لەسەری کەسێک بۆ هەموو تەمەنەوە هاتووە بەشداری کردووە مناڵێک توانیوێتی هاتووە بەشداری کردووە ئەو زانیاریە کەسی وامان هەبوو؟ زۆر هەبوون، زۆری تیا بوو بە تایبەتی مناڵەکان. یعنی مامۆستا تەمەنتان لێک نەیاوەتەوە هەموو تەمەنێکی توانی بەشدار بێت؟ تەمەنماندا بڵێ سەرتا ویسمان ڕێگەی تەمەن بگرین، بەڵام مشارەکە زۆر بوو لەبەرەوە تەمەنمان لادا
ینی بەڵە حدەسی زۆر جوان و سیر هەبوو لە ئیمتحانەکاندا دەکرێن لە کاتی خۆی دایشارە ئەو حەدەسانە چی بوو بۆ جەلال مامۆستا لەوانە بەشێک لەوانە حافظ بوون ینی کوێر بوون کە بەشداریان تێدا کرد ینی نابینا بوون ئەوانە هەبوو تەڵەبی تێدا بوو لە مانگی ڕەمەزاندا بە مامۆستای تر فەرموندەکانی تەزیل کردبوونەوانی کە داخلمان کردبوو تەزیلی کردبوون هەر هەمووی لەبەر کردبوو مامۆستا ینی هەمووی لەبەر کردبوو بە تەفسیر و بەشیکردنەوە بە ماناکانی کە ئەمانە بەڕای من شتێکی زۆر گەورن ینی تۆ کتێبێک لەبەر بکەی تەنها بەهۆی سەمعەوە بەهۆی گوێوە و ئێمە خی گەورە بەهری زۆر گەورەتری پێداوین کە چاوی پێداوین گوێی پێداوین ینی حەقی ئەوەیە ئێمە تەکلیفمان زیاتر لەسەر تاقیکردنەوە بۆ سەرجەم فەرموودەکان بوو بەڵە بۆ سەرجەم فەرموودەکان بوو زۆر باشە کاکی بەخێر بێ لە هەولێرەوە سپاس دەکەین باسی هەولێرمان بۆ بکە زۆرترین ڕێژێ بەشداری لە هەولێر بوو کێنەوانە بوو بکە بەشدار بوون چۆن توانیوتان ئێوە لای خۆتانەوە بەسەرکەوتوانە کۆتایی بە پرۆژەکە بێنن دەستان خۆش بێت و زۆر سواز بۆم دەرفەتە بەحقەت لە هەر ئیش و کارێکی ڕێکخراوەیی سەرای هەر کارێک پێویستیت بە یەک شتی زۆر گرنگە کە ویش دڵسۆزیە لە ئیشەکەتە دڵسۆزی وا لێ دەکات سەرکەوتوبی نەک خۆنەخواسە هەر ئامانزیێکی دیکە سواز بخوا ئەو دڵسۆزیات تا ڕادەیەک بە زۆر و کەم لە ئێمە داوجودی هەبووە لەگەڵ ئەو برایان و خوشکانێکەوە لە هەولێر دەستبارگرمان بوون هەڵبەتە بەتەنها من نەمتوانیوە هەموو ئیشەکان بکەم هەموو ئەو برا خوشکانەی هەولێر دەستخۆشیان لێ دەکەم و سوپاسیان دەکەم کەوا پاڵپشێشی زۆر باشی من بوون بۆ سەرخستنی ئەم پرۆژێ وە لە هەولێر ئەوەی کە هەبووە لە ڕێگەی وەکو ئەو بەڕێزانش ئاماژیان پێکرد لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پێیان و ڕادیۆی کۆمەڵ تەلەڤیزیۆنی کۆمەڵ هەموو ئەو بەڕێزانە پاڵپشتی زۆر باشمان بوون و هەموو ئەو بەڕێزانەیەکەوە دەستبارگرمان بوون لە سۆشیال میدیای تایبەتی خۆیانەوە واتە لە فەیسبوک تایبەتی خۆیانەوە لە پەیجەکانەوە ئەمە زۆرترین هەوڵماندا کە لە ماوەی ڕابردوو چەند پەیجێکی تایبەت هەبوو بە فەرموودە لەم شوێنانەش ڕێکلامی تایبەتی بۆ بکەین سواز بۆ خۆتوانیمان ینی ڕێکلامێکی زۆر باشی بۆ بکەین تەنانەت هەفتەی یەکەم بوو لە ڕاگەیاندنی باوەڕم پێ بکە بە زۆرێک ئیحراز بووبووین لەبەرەوەی من خۆم ڕەنگە ئیش و کار و داوامێکم هەبوو بێت نەمتوانیوە هەموو تەلەفۆنەکان هەڵگرم دوایی بە ناچاری لەبەر دڵسۆزیمان بۆ ئیش و کارەکە پەیوەندیمان پێوە کردوونەتەوە ینی لە هەولێر تقریبا 1100 کەس ناوی خۆی تۆمار کرد 1100 کەس ناوی خۆی تۆمار نەخێر هەمویان بەشدار نەبوو بەپێی ئەوەی لە ماوەی ڕابردوودا لەم جۆرە پرۆژانەمان هەبووە لە 1100 بەشدار بوو ئێمە نیوە بەرەو سەرەوە نزیشی دەکرێت بڵێم 500 زیاد و کەمێک ئاوا بەشداری پرۆژەکە بوو لە نێو شاری هەولێر لە شوێنی تریش هەبووە ینی تۆزێک کەمتر بووە لەو ڕەحەدەدەیکەوە ناوی خۆی نووسیوە بەڵام بە شێوەیەکی گشتی بەشداریکردن زۆر زۆر باش بوو و ئەوەی کە زۆر سەرنجیمنی ڕاکێشە لە نێو پرۆژەکە بە تایبەت لە نێو شاری هەولێر خاتونێکی تەمەن پێم وابێ 8 ساڵان بوو هاتبوو بۆ تاقیکردنەوەکە وە چل فەرموودەشی لەبەر کرد بوو کەناڵی ئاسمانی پێیان و ئەو هاوکارانەی ئێمە لەوێ چاوپێکەوتنیان لەگەڵ کرد یەکێک لە قسە خۆشەکانی ئەوە بوو وتی من هاتووم و هەموو فەرموودەکانم لەبەر کردووە بەڵام گوتی یعنی ئەو قسەی کە زۆر خۆش بوو گوتی بەخوای بۆ هیچ شتێکم نییە تەنها مەبەستم خوایە دواییش سوێندێکی تریشی خواردەوە کە مەبەستی تەنها خوا بووە وە لە شاری هەولێریش هەموو ئەو بەڕێزانەی چونچی ئێمە بەسەڕاحەت لۆدێکی زۆری کتێبمان لەسەر بوو لەبەرەوەی ئەو کتێبانە ئەو فەرمودانە لە دوو توێ کتێبێک ئامادەکرابوون لە سەرەتا بەهۆی زۆری بەشداربووانەوە ئێمە نەمانتوانی بە پێی پێویست کتێب بە خۆڕایی بەسەر هەموو بەشداربوواندا بەش بێن سوپاس بۆ ناوەندی حاجی قادری کۆیی کەەوە جێگەی خۆیەتی دەستخۆشی لێ بکەین کە توانی هاوکار و دەستبارگرمان بێت بەلایانی کەم بۆ ئەوەی کتێبەکان تەبع بکە و بەبێ ئەوەی هیچ قازانجی خۆی کتێبتان کۆی گشتی تەبع کرد 4000 کتێبمان تەوزیع کردووە یعنی ئەوانەی کە بەشداریان کرد خۆتان خۆبەخشی زیاتر لە 3500 کتێبمان تەوزیع کردووە خۆبەخش ینی هیچ پارێکمان وەرنەگرتووە لە هیچ کەسێ باشە ماوەسا کەی دیسفەرمو قسەکان تاو بچکو دواتر لەسەر و بابەتی تێچوو و توانایەک مرۆیی و مادیەکان قساکەین کتێبەکان وەکو جنێت مامۆستاژ ئاماژەی پێکرد لە ڕێگەی خێرخوازانەوە دابین کرابوو سوپاسی هەموو خێرخوازێک دەکەین کەەوە هاوکار و دەستبارگەری زۆر باشی ئێمە بوون بە تایبەت نەک لەبەر ئێمە لەبەر خاتری فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەەوە توانیان دەست بارگرێکی زۆر باش بن بۆ سەرکەوتنی و دواتریش کەوا ئێمە کتێبمان لەبەر بڕا بەهۆی زۆری بەشداربووانەوە ئەو کتێبخانی حاجی قادری کۆی کاک سەید محەممەد سوپاسی دەکەن
کەوا هەڵسا بە چاپکردنی ئەم کتێبانە هەر کتێبێک بە بڕی 1000 دینار دەیداوە بەشداربووان کەوا هیچ قازانجێکی خۆی لەسەر ئەم کتێبەدا نەدەنا فیسەبیلی ئەوەی پرۆژەکە سەرکەوتن و نەجاحەتی باشتر بەدەستبێنێ کەوا ئەوەش جێگای ڕێزە و دەکرێت بڵین هۆکارێکیشە بۆ ئەوەی ئێمە دووبارە دەیڵێمەوە یعنی ئێمە بەتەنها نەبووین کە ئەم پرۆژەیەمان بەسەر خستۆ زۆر باشە ئێمە تقریبا هەندێک بابەتمان حاضر کردووە بە تایبەتیەکێک لەوانەیە کە ئەوانەی سەرپەرشتیار بوون لە شوێنە جیاوازەکان بەڵام پێشەوەی کە بچینە لای وتەی سەرپەرشتیاران مامۆستا حەسەن ئێمە ناوبڕی کورد وەردەگرین و دواتر دەچینە سەر باس و خواسەکەمان بەڵازیزان ئێمە درێژە بە بەرنامەکەمان دەدەین بەڵام ناوبڕێکی کورت وەردەگرین و پاش ناوبڕەکە دەچینە سەر بڕگەی تیر و پشک و هەندێک بابەتی دیکە هەیە کە پێشکەشتان دەکەین لەگەڵمان بمێننەوە. بەڵێ بنێرانی عزیز و خۆشەویست ئێستاش دەچینە سەر بەڕگەی تیر و پشکە سەرەتاش تیر و پشک بۆ بەڕێزانە دەکەین کە دەرەجەی تەواویان هێناواتە 100% یان هێناوە. جا ئێستاش دەست پێ دەکەین سێ جۆر تیر و پشکەکەین وانە مامۆستا چەند کەس نمرەی سەدیان بەدەستێناوە 165 کەس نمرەی 100 بەدەست دەهێناوە 165 کەس چەند کەسیان لەو 50 کەسی کە خەڵاتیانەکەین لە یەکەمەکانن 28 کەس لە خەڵاتی سەدیەکان خەڵاتی یەکەمیان سەرکەوتویان دێنێ ئەم پێوەرەتان چۆن دیاری کردووە 28 کەس پێوەرە بە ینی مە خەڵاتی یەکەم و خەڵاتی دووەم خەڵاتی سێم خەڵاتی چوارەم خەڵاتی پێنجەم بۆ سەدیەکانمان دیاری کردووە و خەڵاتی شەشەم بۆ 98ەکان خەڵاتی حوتەم بۆ 96ەکان پاشان خەڵاتەکانی تریش بە شێوەی نیوە بۆ سەدیەکان و نیوەکەی تریش بۆ 98 و 96ەکان بەتەما هەن کە ئەمە دواتر مەراسیمێک بۆ هەمویان ساز بکەن بەشدار بوو نیازمان وای ئینشاءالله خەڵاتەکەشتان چییە؟ خەڵاتی یەکەممان 1 ملیۆن دینارە خەڵاتی دووەمان 500,000 خەڵاتی سێممان 300,000 خەڵاتی چوارەممان 250,000 خەڵاتی پێنجەممان مۆبایلە خەڵاتی شەشەم مۆبایلە خەڵاتی حوتەم مۆبایلە چەند ئەڕات بڵێن مۆبایلەکە 150 نامە بەستم خەڵاتەکانە تا خەڵاتی حوتەم مۆبایلە خەڵاتی تابلۆی زێڕینمان هەیە وهروە خەڵاتی 100,000مان هەیە کەمیان خەڵاتی نوێمە پاشان خەڵاتەکانی تر خەڵاتی شایستن ئەوانە کە کتێبی مجەڵاتە دیکەورە ئەوانە زۆر باش کەسی یەکەم بابزانین کێ لەوەی کە سەتی بەدەستێناوە و لێرەش دەبێتە کەسی یەکەمی براوەی پرشنگی پرۆژەی پرشنگی فەرموودە لە کەلارەوە خاتو شانی عەلی خاتو شانی عەلی لە کەلارەوە پیرۆز دەبێت بوویتە کەسی یەکەمی پرۆژەی پرشنگی فەرموودە خەڵاتەکەت پیرۆز دەبێت دواتر لە ڕێگەی ناوەندەکانەوە هەماوان پەیوەندیت پێوە دەکەن و هەم خۆشت لە هەوڵدا بە بۆی پارەکەت نەفۆتێژینە لە ڕێی ناوەندەکانتان ڕۆژی شەمە ئینشاءالله نیازمان وایە گەر هیچ مقدر نەبێ ئاهەنگی تایبەت بۆ دەرچوەکان دەکەین و خەڵاتەکانیان پێشکەش دەکەین ینی بەو شێوازە خەڵاتەکاندا بەش شێدا ئەو یەکەمین ئەوەی ترعایدی تۆن من دەرم کردێکەمدانە بە دوم خەڵاتی دوم چی بوو؟ 500,000 سلێمانی و ڕانی و هەولێریتیانە لا نەعیماد عوسمان چەمچەماڵ لا نەعیماد عوسمان چەمچەماڵ پیرۆز خەڵاتی دووەم ئەمە دواتر خۆی بەرنامەکە تۆمارێ ئەوش دەیان نووسنەوە یاخود کەسێکتان کە متابعە دەکات خەڵاتی سێم خەڵاتی دوم لەکوێ بوو؟ چەمچەماڵ لە چەمچەماڵەوە دەچینە ڕانیە حەبیبە سلێمان عوسمان لە سەتەکان خەڵاتی سێمی بەدەستێناوە پیرۆستان بێت ماسە پێم وایە تا ئاو بڕوا کەمەکە مێڵێ تەنهاری یەکەم باشی شەیدان کۆڵێکم دەرێنا بۆ ئەم جارە خەڵاتی ئارەزوو فەریق غەفور چەمچەماڵ پێشتر چەمچەماڵ بوو؟ چەمچەماڵ
باشە خات و ئارەزوو پیرۆزی بێت. پیرۆزە تۆ لە چەمچەماڵ بوو من پێشتر لە ڕانیە بوو بەڵێ. توی چیتەوە چەمچەماڵ میش دەچمەوە ڕانیە کاک ڕەهێڵ عەلی ئەبووبەکر خەڵاتی پێنجەم ڕەهێڵ عەلی ئەبووبەکر پیرۆزتان لە بێت سەدەکانە تا چەند ئەوە وەرەگرم خەڵاتی پێنجەم خەڵاتی پێنجەم تاپلۆی زێڕیە تا چەنە بڵێ ئێستامە بۆ نمونە خەڵاتی شەشەمە ئەوە خەڵاتی ئەمە پێنجەم شەشەمە ئەمەیان شەشەم خەڵاتی شەشەم بۆی بەشداربووەکە نەڵێ نانا مەبەستمەیە تا چەند ئەڕۆین بۆ نمونە بەڵێ مە تا خەڵاتی شەشەم بۆ یەکەمەکان دەڕۆین سەدەکان دوایی دەبێتە خەڵاتی شایستە ئێستا آخر خەڵاتمانە کە 100,000 بۆ دەرچووی تیرروپشکی بۆ خاتو شەنیار ئیسماعیل ڕەسوول ئەمیش لە ڕانیە پیرۆزی بێ خات هەر ڕانیە و چەمچەماڵ بوو کەسی زۆرترین لە هەولێر فەنێکماندا زۆر ئێتەوە وابزانم مامۆستاوتی تا خەڵاتی شەشە خەڵاتی شەشەم بەس خەڵاتەکانی تریش ماون ئەگەر یەکجار بیان کەینیان چونکە ئەمە 28 خەڵاتە لە خەڵات لە یەکەمە هەر لە سەدەکانە بڵێ زۆر باش تا بێ چاکی هەڵی دەبژین بەڵام خەڵاتەکانی 98 و 96ەکان دیارن بەڵێ ئەوانیش لەبەردەستمانە نەگەر زۆر باشە ناوبڕێک وەرەگرین زۆر باشە بەڵازدان ناوبڕێکی کورت وەردەگرین دێنەوە لاتان تیر و پشک بۆ ئەوانی دیکەش دەکەین. دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان بەردەوام دەبین لەسەر تیر و پشکی یەکەمەکان کە 6 کەس خەڵاتی تایبەتەکەی ناو یەکەمەکانی دەرچووە دوایەوە ئێمە دەبێت 28 کەس لە ئەوانەی کە نمرەی 100یان بەدەستێنەوە خەڵاتیان بکەین بۆ ئێستا 22 کەسی دیکە هەڵدەبژێرین کە خەڵاتی شاویان بۆ دیاریکراوە بەڵام خەڵاتەکان ئاشکرانی دیارە لەو 6 کەسی کە سەرەتا دەرچوونەوە خەڵاتەکەیان بە تاکید ڕێژەکەی کەمتر یاخود بەهاکەی دەبێت کەمتر بێوانی مامۆستا شێدا فەرموو منم جارە دەستی بۆ نەبم ئەمەش خەڵاتی حەوتەم بوو خەڵاتی محەممەد ئومێد محەممەد سەی سادق زۆر باشە کاتە چوینە سەی سادق خەڵاتی هەشتم لە کەلارەوە گوڵزار عەبدوڕەحمان ئەحمەد گوڵزار عەبدوڕەحمان ئەحمەد کە 100 بەدەستێناوە لە کەلارەوە نەرمین مستەفا ساڵح لە خەلیفان سلێمانی هەولێری هەرچیانە خاتو نەرمین لە خەلیفان پیرۆزە ئەمە خەڵاتی نۆیەم زۆر باشە تۆ ئەوە تێک بدە جارێکی تو چاوی کە من ژەمە ئاشکرا بکەم هودا فەرەیدون ئیبراهیم لە هەڵەبجەی شەهید هودا فەرەیدون ئیبراهیم لە هەڵەبجەی شەهید مامۆستا تۆ بژمێرەمە چەند ئەوە خەڵاتی دەیەم ئەمە 11 زۆر باش جەران تۆ بگرە ڕەیان عوسمان حەمەعەلی لە تانجەڕۆ هاتوو ڕەیان پیرۆز ئەمەش خەڵاتی 11 لە هەولێر کاگریز 2000 هاتی نە هەولێر نیعمەت قادر ئەحمەد لە هەولێرەوە خەڵاتی 12 نیعمەت قادر ئەحمەد خەڵاتی 12 پیرۆستان بێ کاک نیعمەت سەیران مستەفا حسێن لە ڕانیە زۆربەی خەڵاتەکان لە ڕانیە بوو مامۆستا مامۆستا خۆشت بێ وایە خەڵکی و ناوچەی زۆر باشە با بزانین خەڵاتی 14 لە کۆیە شیراز عومەر ساڵح لە کۆیە شیراز عومەر ساڵح لە کۆیە ئەو کاکدری دەڵێ وای لێکە بۆ بەشکم هەولێر دەرچێت بیسۆڕێنە بەشم کەوێتە سەر هەولێر
یادگار علی حەسەن لە کەلار. دووبارە لە چەمچەماڵ ئەسما عوبەیت ڕەزا. ئەسما عوبەیت ڕەزا لە چەمچەماڵەوە پیرۆستان بێت. زۆر باشە. ئەمە خۆیان دێتە سەرەوە جەلال. ئەمێ هەرەوە وەرگ. وەریگرە بزانە کێ. هەولێر. لە هەولێرەوە عەلی ئەمین عەبدوڕەحمان. لە دوای کاک عەلی لە هەولێرەوە دەچینە کۆیە. دالیا دڵشاد عەبدوڕەحمان لە کۆیە. دالیا دڵشاد عەبدوڕەحمان لە کۆیە. ئەمە خەڵاتی چەنە بوو؟ خەڵاتی حەفدا. حەفێ. ئێستا چەند خەڵات ماوە؟ ئێستا تقریبا 6 خەڵات ماوە. فەرمووی جەلال. سەرەی توێ بەستەرەش بێستەرەت. لە چەمچەماڵەوە سایە ساڵح ئەحمەد. پێم وایە بە سلێمانی دەرنەچوە کاڵە. لە کەلارەوە ئاڵا یوسف ئەحمەد. لە کەلارەوە ئاڵا یوسف ئەحمەد. ئالا یوسف ئەحمەد. ئالا یوسف ئەحمەد. بەس لێ بن. لە ڕەواندوز غەفار حسێن محەممەد ئەمین. ئەوانیان کە خۆیان جیابنەوەوانە دەرەکە. دووبارە لە چەمچەماڵ یوسف سەرباز لەتیف. کاڵێ لە سلێمانی ژمارە سەڵی تیا بوو کەسە بوو 100% زۆریش. یوسف سەرباز لەتیف لە چەمچەماڵەوە. زەهرا محەممەد عەبدوڵڵا لە کەرکووک. زەهرا محەممەد عەبدوڵڵا لە کەرکووک. هەر لە کەرکووکەوە لەنجە کەمال جەلال. لەنجە کەمال جەلال هەر لە کەرکووکەوە. موکریان جەمال سەیدا لە ڕەواندوز. کوڕە و کوڕێ سلێمانی دەرکە. دەرناچێت. ئەگەر سلێمانی دەرچێتە خەڵاتی ئەمەش بن. ئاشتی جیهاد لە هەولێر. ئاشتی جیهاد لە هەولێر. چەند خەڵات ماوە؟ دوو خەڵات دوو؟ بۆ هیوایی کاڵە خەنکەم دوانە سلێمانی بن. تیایە نەبوو لە یەکەمەکانن. خەندە ئەحمەد شاکر لە مەخموور. زیاتر دوورکەوتینەوە. دوورکەوتینەوە. خە من نەبێ من نایەمەوە بۆ سلێمانی. سۆلاف ئەرشەد عەلی لە قەزای خەبات. پێشم وای بێتەوە خەڵاتەکانەوە. سۆلاف ئەرشەد عەلی لە قەزای خەبات. سلێمانی کەس دەرنەچوو. ئەمە 28مین بووانە کاتە 28 کەس لەوانەی کە لە پلەیسەتیان هەیە بەدەستێناوە. خەڵاتەکەتان پیرۆز بێت
ئەوەی کە بینیتان لە بەرچاوی هەمووتانەوە بەداخەوە پێم وایە هەڵبجەیەکی تیا بوو سلێمانی تیا نەبوو شوێنەکانی سێ سادەقی تیا بوو باش ڕانی زۆرتر تیا بوو بەزەوەی کە تیان نەبوو سلێمانی بوو بۆیە دەبینن تیر و پشکە دەسەڵاتی ئەمەی تێدانە بۆ هیوای کە ئەوانەی 98 یان 96 یان ناوچکە هێشتا تیر و پشک ماوە لەو نمرانەیە بکەین کە 98 و 96 انشاءڵڵا لێ سلێمانی قەرەبوویە کاتەوە چەنە بەدەستی ئێمە نییە ناوبڕێکی کورت وەردەگرین لا تیر و پشکی نمرەکانی 98 تا دێنەوە خزمەتان لەگەڵمان بم بەڵە بەڕێزان بەردەوامین لە تیر و پشک ئێستاش تیر و پشک بۆ بەڕێزانە دەکەین کە نمرەی 98یان هێناوە جاکان زەرار فەرموو دەست پێ بکە باڵانەکە عیدی ئەوەی کە دیارە خەڵاتی یەکەم لە نمرە 98ەکانە ماوەسا خەڵاتەکەی چیە دیاریتان کردووە مۆبایلێکە باشە ئەوانی تر خەڵاتی شیاون شایستن بەڵ باش پێم وابێ خەڵاتی پێشوشمانە یەکەم لە کەلارەوە بوو ئەم جارش هەر لە کەلارەوە خاتووی هێرین عەبدولخالق حەمید لە کەلارەوە خاتووی هێلین پیرۆزت بێت بوویتە خەڵاتی خاوەنی خەڵاتی یەکەم لەوانەی کە نمرەی 98یان بەدەستێناوە بابزانین کەواتە ئێستا چەندی تر دەبێ هەڵبژێرین مامۆستا 12 خەڵاتی تر هەڵدەبژێرین 92ەکان 12 خەڵات باشە دووبارە لە ڕانیە محەممەد سەربەست محسین محەممەد سەربەست محسین لە ڕانیە نمرەی 98 بەدەستێناوە پێم وابێ ئەم جارە سلێمانی هەرچیانە لە چەمچەماڵەوە خاتوو فاتیمە کاوە شەریف پیرۆزت بێت خاتوون لە چەمچەماڵەوە خاتوو فاتیمە خەڵاتی دووەمی بۆ دەرچێت چەمچەماڵ و کەلار ئەو دووشێنە ڕانیش باش بوو بەسترە دووشێنە دووبارە من دەچمە خەبات سفیان محەممەد محمود سفیان محەممەد محمود لە قەزای خەباتەوە کاک سفیان پیرۆزت بێت لە بەپلەینەوە هەشتیشەوە بوویتە خاوەنی خەڵاتێکی تایبەت لا هەولێرەوە سیمە شاخەوان ڕەسوڵ لا هەولێر خاتوو سیمە پیرۆزە زۆر باشە بزانم ئێستا لە شوێ لە سۆرانەوە کەلسوم عومەر سمایل لە سۆرانەوە کەلسوم عومەر سمایل ئەمە چەند مامۆستا خەڵاتی پێنجەم پێشتر سۆرانمان نەبوو لە یەکەمەکانان نمرەی سەڵتمان نەبوو زۆر باشە کاڵی خانەکە سلێمانی هەر کەس دەرنەچوو خۆتان هەر لە هی خۆتان یەکدوانێکیان خەڵاتکەن بەبێ لە دەرەوەی فەرموودەکە سەفرەیە شتێکیان بۆ ڕێخەن مەراسیمێک بوشرا باقر عەزیز لە سەی سادق ئەمە سێ سادەق پێم وایە دوو لە یەکەم یەکدانە زۆر باشە با بزانین دووبارە لە هەڵەبجەی شەهید سەوسان عەبدوڵڵا حەمید خاتوو سەوسان عەبدوڵڵا حەمید لە هەڵەبجەی شەهید ئەمە چەند ماوەسا؟ خەڵاتی حەوتە متمان چەند؟ 12 خەڵات لا هەولێر خاتوو خەدیجە جەمیل سەعید خەڵاتی چەند بوو؟ 8 بوو خۆشەویستەوەی سلێمانی بێ بەدەستەوە قەپاتی هەر لە هەڵەبجەی شەهید چاوان مەهدی ئەحمەد لە هەڵەبجەی شەهید چاوان مەهدی ئەحمەد ئەوە تا برادەری هەڵەبجەی لە پشتی کامێرەوە سپاسی هەیە بۆمان لە هەڵەبجەوە چاوان مەهدی ئەحمەد پیرۆستان بێت
ڤیان عەبدوڵڵا عەلی لە تانجەڕۆ ناویش نزیکە لە سلێمانی لە سلێمانی مەحسوب وایە تانجەڕۆ سەر بە ناوەندی سلێمانیە وایە ناوەندی کتێبەتیان ناوی تایبەتە ناوەندی تایبەتیان کەواتە هەرە بێ سلێمانی دەرچێت وەزان بۆ تۆ دەرچوو لە سۆران مسلم حامد تەها لە سۆران یەک خەڵات ماوە مسلم حامد تەها لە سۆرانەوە خەڵاتی یانزەیەم بوو دوانزەیەم کۆتا زانی جاری سلێمانی دەرنەچوو بەهرە یاسین ڕەشاد لە شەقڵاوە خێنا شەقڵاوەژ یەکەم دەکەسە لە نەوتۆشتەکانی سلێمانی دەرنەچووە بەداخەوە دیارە ئەمە دوانزە کەس لەوانی کە نمرەی نەوەتۆشتیان بەدەستێناوە چەند کەس لەوانی کە نمرێ 96یان بەدەستێناوە ماسەتی بشکێن بۆکەن 12 خڵاتیان بۆ دەکەین 12 خەڵات خەڵاتەکانی ئەوانی جیاوازن تقریبا هەمان خڵات نزیکن لێ 98 و 96 هەمان خەڵاتیان زۆر باشە ئێمە دووبارە ناوبڕێکی کورت وەردەگرین بۆی کە ئەمانە بەتاڵ بکەینەوە ئەوانی کە نمرێنەوە تو شەشیان بەدەستێناوە ئەوانە دەکەنە ناو تیر و پشکەکەەوە بۆ هیوایی کە هەموو بۆ ئەوانەی کە بەشدار بوونتیە بە سلێمانیشەوە چکە دەبینن لە بەرچاوی هەمووتان تیر و پشکە لە سەڵاتی ئەمەیتیانە قسمەت و نسیبە دوجار گرنگەوەی نیەتەکەتانە سوودمن لەو پرۆژە پیرۆزەی کە ڕاگەندراوە بە دڵنیاییەوە لەو ڕۆوەکەیەوە ئێستا هەم چەند فەرمودەیەک زانیاری باشتان لێ وەرگرتووە هەم لەبەرتان کردووە دڵنیام زۆر نیشتان هەم جێبەجێیان دەکەن ناوبڕێکی کورد وەردەگرین و دێنەوە لاتان. بەڵازیزان دووبارە سڵاوتان لێبێت ئەوانەی کە نمرێنەوە و شەشیان بەدەستێناوە عادەتەن لەبەرەوەی کە شێوازی دانانی پرسیارەکەەوە دانانی دەرەجە لەسەر پرسیارەکان بە شێوازێکی تاک نەبووە جووت بووە واتیانەوە تو شەژیانەوە توشت یا سەد بەدەستێنینەوە تو حوتونەوە نمرانەمان نییە بەپی ئەو دەرەجەی کە بۆ پرسیارەکان دانراوە کاماژەمان پێکرد بۆ یەک ئێستا ئێمە تیرروپەچک لەسەر ئەوانەکەین کە نمرێنەوە تو شەشیان بەدەستێناوە لە پرۆژەی پرشنگی فەرموودە مامۆستا چەند کەس خەڵات بکەین ئاماژەت پێکرد پێشتر ئەمەش خەڵاتی یەکەمیان یەک مۆبایلە خەڵاتەکانی تریش 11 خەڵاتی تریش دەکەین باشە واتە 12 کەس لە مەشەڵە بژێن 12 لەو 24 ئەوانی دیکەش 28مان هەڵبژار بالا 28 واتەمە 52 بالا تەواوتانەوە دوو شەش خەڵاتەکەن بالا تانە تو شەش خەڵات دەکەین بالا زۆر باشە زۆر باش بۆ دەستی بووین باتە ئەلانی ئەوەی مهمە کە سلێمانیە هەرە دوو دەوتم باوە ئەلانیکە ڕۆژان عەبدوڵڵا محەممەد لە سلێمانیەوە نمرەی 96 کە بەدەستێناوە لێرە مۆبایلێک سلێمانی یەکەم کەس لە 96ەکان باش بوو پیرۆزی بێت لەوەی کە خەڵاتەکەی بەدەستێناوە. گەڕینەوە هەولێر بێریڤان چەتۆ قادر لە هەولێر خەڵاتی دووەمی بەدەست هێناوە لە نمرەی 96. دووبارە سلێمانی ڕێیان محەممەد محمود ڕێیان محەممەد محمود لە سلێمانی ڕێیان خەم پیرۆز بێت بەتیکەڵی نەبە من هەر لە هەولێر عەبدولحەمید حەمەد ئەمین صادق لە هەولێر لە خەبات ڕەزوان محەممەد عەلی لە قەزای خەبات باشە خەباتیش کاک دریس ئەوە پێم وایە 4 خەڵات یا سێ بوو شارەکەی باشیانە بوو ڕێژەکەتان لایە چەند کەس لە خەبات لەوەی بەشداریان کردووە چەند 100 کەس زۆر باش.
خاتو باخان محەممەد یاسین لە هەڵەبجەی شەهید پیرۆز کەس لە دوو خەڵاتمە ماوەندە قەڵاتجە دەرنەچووە تا ئێستا قەڵازت نازمە خێر ئەمە خەڵاتی شەنەم بوو ئەوە خەڵاتی شەشەم بەس دوو خەڵاتی تر هەڵبژێرین ئەن بەدەر بەڵە بمەوە خڵاتێکی تری جەناب یەک خەڵات یەک خەڵات ئەنەس عەبدوڵڵا ڕەشید لە سلێمانی ئەنەس عەبدوڵڵا ڕەشید لە سلێمانی کاگە ئەنەس پیرۆست بێت یعنی ئەمە کۆتا خەڵات باڵە کۆتا خەڵات لا هەولێر ئەمەل عومەر حەیت شتی هەیە تایپ هەڵی تایپە حەمەدە احتیمالاً ئەمەل عومەر حەمید احتیمالاً حەمەد بێت ئەترۆ دوای خۆتان برایان ڕاستەکەنەوە خۆتان بە پێ و کۆدێکی هەیە چونکە وانە کۆدێکی هەیە ناوێت هەڵی تێدا بێت خۆتان بەڕێ و کۆدەوە کۆدی تایبەتی خۆی هەیە لەسەر کۆدەکە خۆی دۆزن ئەم کۆدە لای ئەو خوێندکارانە خۆیانە بوو نمونە بڵێن ڕقم تەلەفۆنیشیان هەیە زۆر باشە ئەگەر هاوکارانم توانیان ئەوانەی کە یەکەمەکانن پەیوەندیان پێوە بکەن زۆر باشە بێ پێمان خۆشە قسەیان لەگەڵا بکەن پێم وایە لە کەلار بوون دوانیان زۆر باش ماوەستا تیرروپشەکەمان کۆتا گەشتووە دەرفەتمان ماوە لەوەی کە باز لەوە بکەین ئەم پرۆژەیە ئەمێ کۆمنتی هەستێکتان بزانم چکان لێجارەوەی کە لە مەدانەکەی ئەزانێ ڕەنگە هێندەی سەرپەرشتیارەکە ماوەسا بوو بڕان قسەکەم لە دەردەدڵ و معانەتەکان نەزانێت پێویستان بەچی هەیە بۆ ئەم پرۆژەیە فراوانتر بکەن دەعمی مادی و معنەوی کێتان پێویستە وڵا لە ڕاستی دەماوەسەیان ئەو پرۆژانە پێویستیان بە کولفەی مادی باش هەیە یعنیەوەی ئێمە هەمووی چاومان لە دەستی خێرخواز و ئەوانە بووە کە خوا پێداو بوون ئەنی ئەو پرۆژە لانێکم 7 ملیۆن و نیو بۆ 8 ملیۆن دینار تەکلیفی کردووە ئەو پارەیە کە زۆربەی هەرە زۆری هەمووی لەلایەن خێرخوازانەوە دابین کراوە کەمێکی لەلایەن ڕێکخرا و وەکو ڕێکخرا و کەمێکی کەم نەبێت نەماتوانی وەکو خۆمان وەکو ڕێکخرا و دابینی بکەین لەسەر و لە سەدانەوەتی و پشتمان بە خێرخوازان بەستووە بۆ ئەوەی کە بتوانین ئەم پرۆژانە لە ئایندەدا سەر زیاتر بۆکو بڵێ بەردەوامیان پێ بدەین و زیاتریان بکەین لە هەرێمی کوردستاندا بەڕاستی پێویستمان بۆیە خێرخوازان هاوکارمان بن و پشتیوانیمان بکەن و ئەم پرۆژانە لە ڕاستیدا گەورەی خۆیان لەوەدا دەردەکەوێت کە تۆ لە بەرامبەر ئەو نارە فکری و پەروەردەیانەت کە هەیە یعنی ئێستا نارە پەروەردەی و فکریەکان چەندە بەهێزن تۆش بەڕاستی دەبێت بەهێزبی ینی بۆی بتانی خۆت بسەلمێنی و ڕوئیای خۆت بە خەڵکی کوردستان بناسێنی وەی کە خۆتان دەزان لە چەند ساڵی ڕابردوودا ئەو بابەتی ئیلحاد و بابەتی بەلاڕەدابردن ئاوە تەڕویجی پێدرا یعنی ئەمە بۆ خۆی هەموو زیانە لە پەروەردە زیانە لە پرۆسەی پەروەردە ئێمە بۆی بتوانین ئەم پرۆسەیە لەسەر سیستەمی خۆی لەسەر ئەسڵی ڕێگەی خۆی بێڵینەوە بەڕاستی پێویستمان پشتیوانی خێرخوازانەیە پێویستمان پشتیوانی ڕێکخراوە ئیسلامیەکانەیە پێویستمان پشتیوانی حیزبی ئیسلامیەکانەیە هی کۆمەڵ ئیسلامی کوردستان هی ڕێکخراوی قوتابیان ڕێکخراوی قوتابیانی کوردستان سیارەکەت کرد لە کاڵەخان گوتت ماوەسا یەکێکتان فەرموتان حیجابمان ینی خەڵکی سافیرەمان بینی بەڵام ئەمە لە ڕاستیدا لە هەوی کەسمان پرسیار نەکردووە تۆکێی و بۆچی هاتووی بۆ لای ئێمە خزمەتی گشتی دەکەین ئەسڵەن وا دەبینم هیچ کەسێک بەخەدی ئێمە ئەوەندە بێلایەن نەبێت لە خزمەتی پرۆسی پەروەردەدا و زۆر بە بێلایەنە و زۆر بە گشتی بە شێوە گشتیەکەی خزمەت بە پرۆسی پەروەردە دەکەین لە ڕاستیدا هەوەنێتیشمان هەبوو بۆیە ئەرکە قورسەکە بڕاستی لە سەرپەرشتیارانی ئەو پرۆژانە هەستی پێ دەکەن ئەوانەی کە لەو پرۆژانەدا ئیش دەکەن بەخوا پێویستی بە نخۆنی هەیە پێویستی بە ئەزیەتێکی زۆر هەیە یعنی بەرەنجامی ئەو ئیشانە کاتێکی زۆری لە تەمەند دەوێت بۆیە بڕاستی پێویستە خەڵکی شاوکارمان بێ و خەڵک دەست بارگرمان بێت ئەوانەی کە وەکو چۆن دەڵێ دیساندی لە ڕێکخراوی ئیسلامیەکان حیزبی ئیسلامیەکان خەڵکی خوا پێدا و یعنی ئەو ئیشانە بێ خۆیان بزانن ئەمڕۆ پێویستمان بە ئەوەیە کە ئەمە شەقامی کوردی پڕکەینەوە لە ئاشناکردنەوەی گەنجولاوەکانمان بە فرموودەکانی پێغەمبەر بە قورئان کە الحەمدولله لە ئێستادا جوڵەیەکی زۆر باش هەیە حرەکەیەکی زۆر باش هەیە لە ئەو فەراغە پەروەردەیەکی ئێستا لە کوردستان دروست بووە خەڵکێک بە باشی ئاوری داوەتەوە لە فرموودەکانی پێغەمبەر لە قورئان لەبەرکردن و لە خولە پەروەردەیەکانی هاوینەکان کە ئێمە الحەمدولله لە
سەرتاسەری هەرێمی کوردستاندا بەدەیان زۆری خولمان هەیە و ئەم هاوینە ئینشاءڵڵا خولی زۆر چاک و ئەکادیمی و باش لە بواری پەروەردەی ئینشاءڵڵا ڕادەگەێنێ. زۆر باشە خاات و کاڵە تۆ گەرتمان بڵێ بزانین ئەم خەڵاتانە چۆن دابشەکەن ئایا تەنها لە ڕێگەی ژمارە مۆبایلەوە بێت یاخودۆکوی کە مامۆستا ئاماژەی پێکرد پێشتر ئاهەنگێکی گەورەیان بۆ سازەکەن و سەرجەمیان خەڵاتەکرێن. بەڵێ وڵا لە بەرنامە هەیە ئینشاءڵڵا ئاهەنگێکیان بۆ ئەکەینەوە و خەڵاتی یەکەمەکانەکەین هەر ناوەندێک و خەڵاتی یەکەمەکانی خۆی کات یاخود هەمووی پێکەوە لە یەک شارە بۆیانەکەن و بە یەک گروپ بە یەک گروپ مەبەستمەوە بە یەک گروپ لێ شوێندێکی ئینشاءڵڵا کەوتوینە سەر زۆرینەی بەشداربوانیش لە سلێمانی بیان لە هەولێر بێت هاتەوە لە سلێمانی ناکرێت ژەمووی لەسەر خۆتان دیان گوازنەوە بۆ هەولێر واللهی شارەکان پێەکەن بەشداربووەکان بەس میوانداری دەکەین نا ئەوانەی کە خەڵات کران تۆ بەست ئەوانەیە کە هەردووشان هەمەوەی کە بەشداری کردووە هەر میوانداریان دەکەین بەڵام لەسەر تێچوی خۆیان ڕاستی زۆر باش کاکی دیس ئەوەندەی لەناو وەزعەکەیا بوویت پێویستان بەچی هەیە بۆ ئەم پرۆژەیە بەڕاستی زیاتر فراوان بکەن چونکە ڕەنگە زۆر جار ئێستا تۆ کە لە ناوی شوکاری ئیداریەکەی بووی لە هەولێر و پێم وایە ڕێژەی زۆریش لە هەولێر بووە هەندێک جار هیلاکی یا کەم دەستی یان توانامرۆیەکە کە کەم بووە لە بەردەستەوە بکەی بڵی کاکە نەمان کردایە باشتر بوو یاگەر ئەوەمان هەبوایە ئێمە زیاترمان دەکرد لەمە حقت کاک جلال لە هەموو ڕوویەکەوە پێویستی بە یارمەتی دەبێت لەم جۆرە پرۆژانە بە تایبەت دەستبارگری هاوکارانت یعنی چونکی وەکو من لە سەرەتا ئاماژەم پێکرد لە ئەگەر سەرجەم شوێنەکان نەبووایە من بەتەنها و مامۆستا حەسەن بەتەنها نەمادوانێت ئەم پرۆژەی هەتاوەکو کۆتایی بێنین و مەسەری بکەین هەڵبەتە بە هاوکاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە وە ناوەندەکانی کە دەستبارگریشی زۆر باش بوون و بە تایبەت بۆ دابینکردنی خەڵاتەکان کە ئێمە بە سەراحەت سوبێتینە لای هەر کەسێک دەستی لە ڕوو نەداوین سوپاس بۆ خوا و ئەو فەزلی خوایە بەسەر ئێمەوەکەوە ئەوەن دەستی قەومتمانەیەمان لای خەڵک هەیە لای خێرخوازان هەیە کەوا بچین بۆ شتێکی وا تەکلیف بکەین دەستمان لە ڕوو نادەن و بگرە زۆر بە پاڵپشتی مادی و معنەوی یارمەتیان داوین ئەگەر چی کەسی بەرامبەریش پاڵپشتی ینی لە ڕووی مادیەوە سنووردار بوو بێت دەسەڵاتی مادی بەڵام زۆر بە گروتینەوە لە ڕووە معنەویەکەیەوە یارمەتێکی زۆر باشی داوین پارتان یاوەتە یا هیچ کولفێخ چوزان مکافەیەکتان داوە بەسەر پەرشتیارەکان یا هەمووی خۆبەخشن تا ئێستا هیچمان پێ نەداون نەخێر ئەمە سەیری خۆمان و بابەتەکە دەکەین لە کۆتاییدا ئینشاڵڵا لەگەڵ مامۆستا حەسەن و لەگەڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش بڕیاری کۆتایی دەدەین زۆر باش ئەگەر یەکی دوایین قسەتان هەبێ قسێ لە دڵتان ئامادە لەسەر ئەم پرۆژەیە بۆ خەڵک بۆ کۆمەڵی ئیسلامی بۆ خێرخوازێکی کە بزانین خەڵاتەکان ببوورە مامۆستا لەلایەن کێوە دابین کراوە خەڵاتەکان خێرخوازانە بەس بە جهدی خۆمان وەکو مامۆستا ئیدریس گوتی بۆ خۆمان چوین لە دەرگای خەڵکمانداوە دەرگیان لێ کردوینەوە مفاتحیان کردوین خێرخوازە بۆ ملیۆنێکی دابین کردووە ینی بە یەک گوژمەوەکو دەڵێ خێرخوازە بۆ 500 دابین کردووە 300 ئاواهی بووە الحەمدولillah زیاتر وەکو خێرخواز بووە ینی هیچی هەموو توانای خێرخوازان بۆ خۆی گەورە پاداشیان بداتەوە زۆر باشە بە دوایین قسە پێویستم بەس ئاماژەش بۆ ئەوستا بڵە زێرە بکەین کە دەلایەن کاگڕۆن سەرەوەرەوە بۆی یەکەمی پرۆژەکە دەرچەوە زێرە سوپاسێکەکەی دەستە خۆش بوو ئەوش خەڵاتێکی گەورەی زۆر باش هیچ قسەیەکتان ماوە زۆر بە کورتی کاتەکەتەن ڕەنگەکەم نابێت ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەستخۆشی لێ دەکەینکەوە پاڵپشتی باشمان بوو یاخود کە ئێمە وەکو هەڵبەتە ئێمە شار بەشێکی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئێمە مشەڕەف بووین بە لە ئەستۆگرتنی ئەو ئەرکە زەحمەتە خوا پشتیوان بێت لە داهاتوو هاوکارانمان لە داهاتوودا بتوانن پرۆژە لەم جۆرە زیاتر بکەن خێرخوازان بتوانن بە باشتر یارمەتیان بدەن تاکو بتوانین ئەم جۆرە پرۆژانە زیاتر بەرفراوانتر بتوانین سێقە و متمانەی خەڵک بە جۆرێک بەدەست بێنین کەوا نەکار 3000 و 4000 بۆکو بگرە تەمەحمان ئەوەیە زیاتر بێت لە جارەکانی داهاتوو بگرە بۆ 5000 و 10000 و ئیتر ڕێژەی بەشداریکردن زیاتر بێت زۆر باش قسەمەوەیە من زۆر سپاسی جەنابتان دەکەم کە ئەو ماوەیە بەڕاستی لەگەڵ ئێمە زیێتان کێشاخوای گەورە سەربەرزتان بکەوە سوپاسی کەناڵی ئاسمانی پێیان دەکەم بە گشتی کەوان ماندوو بوون لەگەڵماندا سوپاسی کەناڵی بانگەواز دەکەم پێم خۆشە لێرەوە ئەوەش بخۆزمەوە لە سوپاسی ئەو کەناڵە بەڕازانەش بکەم کەناڵی کۆمەڵ بکەم کەوانەوە ڕاستی هاوکارمان بوو لە ڕێکلامی ئەو پرۆژەیەدا و هەموو دەستگایانش کە بە شوێی خۆبەخشانە لە گروپەکان و لە سایتەکان و لە ئینتەرنێت هاوکارمان بۆ بڵاوکردنەوەی ئەم پرۆژەیە و لە کۆتاییدا سوپاسی هەموو بەڕێزانە دەکەم کە لە 21 شوێنی کوردستاندا ئەم چالاکیە بەڕێوە چوە سوپاس بۆ خۆی گەورە و سەرپەرشتیارە بەڕێزانە لە هەموو ناوچەکان خۆبەخشانە ئەرکەکان گرتوۆتە سەرشانیان و خۆی
گەورە پاداشی هەموو لایەکیانداتەوە ئینشاءالله بەتەمای لە خی گەورە تۆفیقمان بدا لە ساڵانی ئایندەدا بتوانین پرۆژەی گەورەتر باشتر بە خزمەتی قوتابیان و فێرخوازدانی هەرێمی کوردستان پێشکەش بکەین ئینشاءالله. زۆر سپاس بۆ بەڕێزمان سا حەسەن عومەر سەرپەرشتیاری گشتی پرۆژەی پرشنگی فەرموودە کاڵەخان سەرپەرشتیاری ئیدارە لە سلێمانی و هەروە کاکی تریز لە سەرپەرشتیاری ئیداری لە پارێزگا هەولێر سپاسان دەکەین کە لێرە بن و سپاسی هەموو و سەرپەرشتیارانەی دیکەش دەکەین کە لە ناوەندەکانی دیکە ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا توانیوانە خزمەت بە خەڵک بکەن بە بێ جیاوازی بەڵام دەرفەت نەبووە نەمان توانیوە لێرە لە خزمەتیان نبین زۆر سپاسان بەڵە بەرزان بەم شێوازە پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.